بەڕاستی ئەمە کارەساتەکەی کە بەسەرمان هاتبوو زۆر گەورە بوو، زۆر دڵتەنگ بووین بەرز بەڕاستی ئەم خەموو خەفەتەی لە دڵی لە چاوی ئەم هاوڕێ و خۆشەویستانە بەدیەکەین تۆزێ لە خەموو خەفەتمان کەمەکاتەوە، تۆزێ دڵمان هێورەکاتەوە، زۆر سپاسیان دەکەین. بەڕاستی دکتۆر جەمال ڕەمزی پیاوباشی بوو، ڕەمزی بێتەماعی بوو، ڕەمزی بەتەنگهاتی هەژاران بەتەنگ هەژارانەوە هات. هیوادارم ئەو هاوڕێ و خوێندکارانەشی کە و پێگەیانون چاو لە دکتۆر جەمال ئەحمەڕەشی بکەن، بەڕاستی پرسیارێ لە خۆیان بکەن بۆ وەکو ئەو نەبن، بۆ وەکو ئەو ئاوایی خەڵک لە مناسبەیەکی وا بۆیان بپەرۆژ نەبێ. من بە تەمەنێکی مناڵی باوکم عەمری خوای کردو، بەڕاستی و باوکم بوو. بۆچی هەیە بۆ هاوڵاتیانی کە لەم مەراسیمەدا بەم شێوەیە زۆر سپاسیان دەکەین، بەڕاستی خەمخۆرن، بەڕاستی بۆمان زۆر سپاسیان دەکەین. بەڕاستی دکتۆر جەمال هیوادارم هاوڕەکانی چاوی لێ بکەن، بەڕاستی نمونەی کەمە، ناڵێم نمونەی نیە، نمونەی دەگمەنە. هەموو ئەو ڕەوشتە جوانانەی کە لە دکتۆر جەمالا هەبووە، هەموو ڕۆژە سەعات 6 یەکەم کەس بووە چۆتە نەخۆشخانە چارەسەری مناڵی کردووە، بۆ پزیشکەکانی هاوڕێی وەکۆ نەبن قابلە ئەویش مرۆڤێک بووە، لە فەزاوە نەهاتووە. خۆزگە هیوادارم کە هاوڕێکانی خوێندکارەکانی کە ئەو پێگەیانون چاوی لێ بکەن.